قوبات تاڵەبانی لە سلێمانی سەردانی نەخۆشخانەی شاری کرد و بەشێکی نوێی لە نەخۆشخانەکە کردەوە. سەردانەکەی قوبات تاڵەبانی بۆ لە نزیکەوە ئاگاداربوون بوو لە ڕەوشی تەندروستی سلێمانی و بەگشتی هەرێمی کوردستان. قوبات تاڵەبانی جیالەکردنەوەی بەشی نەشتەرگەری فراکەوتن لە نەخۆشخانەی شار بە دوواداچوونیشی بۆ کێشە و گیر و گرفتەکانی تایبەت بە کەرتی تەندروستی کرد. وەزیری تەندروستی حکوومەتی هەرێم دەڵێت پلانی حکوومەت ئەوەیە بایەخی زیاتر بە کەرتی تەندروستی بدرێت. کۆی پرۆسەکە پرۆسێکی زۆر سەرکەوتو بوو و ڕۆژێکی بەپیت و پرسوود بوو و هیوادارین کە هەرێمی کوردستان و بە پێشەنگی ببێنێتەوە لە بواری تەندروستی لە عێراقدا و چیمان پێ بکرێ بۆ گەشەسەندنی تەندروستی لە پارێزگای سلێمانی و لە هەرێمی کوردستان دەکی. هەرەمان ڕۆژ قوبات تاڵەبانی سەردانی بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری سلێمانی کرد و لە کۆبوونەوەیدا لەگەڵ بەرپرسانی ڕۆشنبیری سلێمانی باس لە کار و چالاکیەکانی بەڕێوەبەرایەتیەکە و گرفت و کێشەکان و چۆنێتی چارەسەرکردنیان کرا. قوبات تاڵەبانی پاڵپشتی و ئەمانگی خۆی بۆ بەڕێوەبەری ڕۆشنبیری سلێمانی دووپات کردەوە. لالایەکی ترەوە و لە سلێمانی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم سەردانی دەستگای چاپ و پەخشی سەردەمی کرد و هەموو جۆرە پاڵپشتێکی خۆی بۆ بەردەوامیدان و بەرەو پێشچوونی زیاتری دەستگاکە نیشاندا. ئێمە زۆر تەقدیری ئەم سەردانی کاقوبا دەکەین کە وەکو خەمخۆریشی بواری ڕۆشنبیری سەردانی کردین و گوێ لە گلەی و گازندەکانمان گرت و بەڕێنی ئەوەیدا کە بەپێی توانە ئەوەندەی کە بکرێ وەکو حکوومەتی هەرێمەوەی کە لە توانادا بێ کۆمەکمان بکات ئەگەر ناوبەناویش بێ و پشتیوانی معنەوی خۆشی بۆ دەستگاکە خستەوە ڕوو بۆ حکومەی ئەم دەستگایەکی ڕۆشنبیری کاریگەرە نەکرد لە شاری سلێمانیا بەڵکو لە هەرێمی کوردستانە. چەند ڕۆژێکە قوبات تاڵەبانی لە سلێمانی سەردانی بەڕێوەبەرایەتی و دامەزراوە جیاکانی شارەکە دەکات. لە پاڵکردنەوەی چەند پرۆژێکی نوێدا جێگری سەرۆکی حکوومەت پاڵپشتی خۆی بۆ بەڕێوەبەرایەتیەکانی سلێمانی نیشانداوە و داوای لێکردوون لە هەوڵەکانیان بۆ خزمەتکردنی هاوڵاتیانی شارەکە بەردەوام بن. بەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.